رووداوەکانی دوای 16 ئۆکتۆبەر لە ناوچە کێشە لەسەرەکان تەنها لە ڕووی سیاسیەوە دەراویشتەی جیاجای بە دوای خۆیدا نەهێناوە، بەڵکو گۆڕانکاری نوێشی ڕوبەڕووی میدیای کوردی کردوێتەوە لە ڕووی ئامادەکردنی بابەتە ڕۆژنامەوانیەکان و خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاریە سەربازی و سیاسیەکان. ئەم پێشاتانش قۆناغی نوێن بۆ میدیای کوردی و پێویستی بەوەیە میدیاکاران هاوشێوەی ڕووماڵی شەڕی تیرۆرسانی داعش هەڵەی ڕۆژنامەوانی نەکەن کە دوجار زیانی نەتەوەی یاخود پێکدادانی نەتەوەکانی لێ بکەوێتەوە. لەم ڕووداوانەی دوایی بە تایبەتی لە ناوچە دابڕێنراوەکان و هاتنی هێزەکانی عێراق و هەژدووانە، یعنی کۆمەڵێک گۆڕانکاری یان کۆمەڵێک ڕوودا و پێشات ڕوبەڕووی کەناڵەکانی ڕاگەیاندن بوویەوە، ڕوبەڕووی تەختەی ڕۆژنامەوانی بوویەوە کە پێویستەکە وەکو ڕۆژنامەنووسان لەسەری بوەستین و هەروەها تەقیم و هەڵسەنگاندی بۆ بکەین تا چەندێک هەڵەکان هەڵەمان کردووە و تا چەندێک باش ڕووماڵمان کردووە، هەڵەکان لەکوێن بۆی چاکیان کەینەوە ئەو لایەنە باشانش کە هەمان درێژەی پێ بدەین. ڕۆژنامەنووسانی گەرمیان کە زۆرترین بەرکەوتنیان لەگەڵ ڕووداوە گەرمەکانی ناوچە کێشە لەسەرەکان هەیە، خۆیان وابەستەی خول لە ڕۆژنامەوانیەکان دەکەن بۆ چوونە نێو ئەو قۆناغە نوێ میدیایی کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هاتۆتە پێش. ئەکادیمی ئەڵمانی وەکو کۆتاوەرزی کارکردنی لە ساڵی 2017 ویستی گرنگیەکی تایبەت بە ناوچەکانی پارێزگای دیالە و دووسخورماتۆ من ناوچانی کە بە ناوچەی کێشە لەسەر ناسراونەوە فرە پێکاتە و فرە مەزهبن و وەک لای هەمووانی شاشکرا لە ماوەی 2 مانگی ڕابردووە ڕووداوی تازە لەو ناوچانە ڕوویداوە. ئەمانەوەی لە ڕێی ئەم خولەوە یان وەرکشۆپەوە لەگەڵ ڕۆژنامەنووسانە گفتوگۆی ئەوە بکەین ئێمە لە پێشترا چیمان کردووە و ڕۆژنامەنووسان چۆن لەو ناوچانە ڕووماڵیان کردووە و ئەکرێت دوای ئەم ڕووداوە تازانە کە نەوعی سیاسی نەوعی هێزە چەکدارەکان لەو ناوچانە گۆڕاوە ڕۆژنامەنووسان چۆن ڕووماڵ بکەنەوە. ئەگەرکردنەوەی ئەم جۆرە خولانە ئامانجێکی پیشەیی ڕاگەیاندنی لە پشتەوە بێت بێگومان ئەوە کاردانەوەیکی باشی ئەبێت کە هەموو ڕاگەیاندکارێک لە پێشووترا کە کاری کردو ڕەنگە هەڵەی ڕاگەیاندنی هەبێت کە ئەو کاری کە گواستوێتەوە بە ئامانج بەو ئامانجە نەبێت کە خۆی ویستوێتی. ڕووماڵی شەڕی ڕوبەڕووبوونەوەکانی هێزی پێشمەرگە و تیرۆرسانی داعش لە ناوچە کێشە لەسەرەکان ئەو کات بۆ میدیای کوردی هەم پێشهاتی نوێ بوون، بەهۆی ناشارەزایش لە شێوازی ڕووماڵەکان زۆرجار هەڵی ڕۆژنامەوانی لێ دەکەوتەوە و بە سوودی دوژمن دەشکایەوە، یان بە دیوێکی تردا میدیای کوردی نەیتوانی ئەو کات بە جۆرێک پەیامی کورد بۆ نەتەوەکانی تر لەو ناوچانە بگوازێتەوە کە پێشمەرگە شەڕی تیرۆرەکات نەک خەڵکانی مەدەنی. شاخەوان محەممەد، کوردسات نیوز، کەلار.